خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێک و بەرنامێکی تایبەتان پێشکەشەکەین. هەڵبەت لەگەڵ گۆڕانکاریەکانی ناوچەکەدا هەندێک بابەت کە زۆر گرنگ و مەترسیدار و هەستیارن، بەڵام کەمتر قسەی لەسەرکرێ و کەمتر فۆکەسی خرێتە سەر. مەسەلەی پاراستنی قوارەی هەرێمی کوردستان، مەسەلەی پاراستنی ئاسمانی هەرێمی کوردستان، مەسەلەی هێزی پێشمەرگەی کوردستان، کۆمەڵێک دەستەواژەیە بە بەردەوامی دەگوترێتەوە. پێشمەرگە یەک بخرێ، پێشمەرگە خزمەت بکرێ، بەڵام کەس بیری لەوە نەکردوتەوە کە ئایا هەندێک ئەرک و ماف، هەندێک گرنگجی پێشمەرگە، هەندێک گرنگجی پاراستنی قوارەی هەرێمی کوردستان هەیە دەبێت بە چ ڕێگایەک بیری لێ بکرێتەوە یان بە چ ڕێگایە کاری لەسەر بکرێت. لە چەند مانجی ڕابردوودا تا ئەو ساتانە ئێمە قسەی تێدا دەکەین بە بەردەوامی هەرێمی کوردستان و شارەجیاجیەکانی هەرێمی کوردستان بۆردومان و درۆمباران دەکرێت. ئەبێ ڕۆڵی سیادە و سەروەری عێراق چی بێت؟ هاوکاریکردنی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان چی بێت؟ بەرنامەیەکی تایبەت و بۆ ئێستا و بۆ داهاتوو بۆ مێژوو لەگەڵ بەڕێز ئارێز عەبدوڵڵا نووسەر و سیاسەتمەدار، جگەلەوە خۆشی فەرماندە و پێشمەرگەیەکی دێرین بۆ لە شاخ. ئەمە لەگەڵ جەنابتا کاگارە زۆر بەخێربەی، لەگەڵ جەنابتا باسی هەموو ئەو خەمانە بکەین کە هەم مەترسین و ڕەنگە دەرفەتیش هەبێ و پێویستی بە وەکو چۆن نەڵێ ڕێگایەکی دیکە شەبێت کە بیری لە نەکرابێتەوە جەنابەت باسی بکەیت. دووبارە سوپاس دەکەم. زۆر سپاس. دەڕێک بەو پرسیارە گشتگیرەیان مەتاتیە دەست پێ بکەین کە ئێستا دۆخی هەرێمی کوردستان و سەروەری هەرێمی کوردستان لە چ ئاستێکدا کاگارێز؟ زۆر سپاس کاک زانا. دیارە من وەکو چاوەدێرێک یا وەکو ڕەخنەگرێک قسە لەسەر ئەو بارودۆخەی کە جەنابەت باز دەکەم، بۆیە ئەگەر هەندێک کەسی تر هەیە ڕەنگە پسپۆر بن لەو بواران لە مەودووە بانگ بکرێن، قسەیان لەگەڵ بکرێ، ڕێیان وەربگیرێ، هان بدرێن، بە تایبەتی لە وەزارەتی پێشمەرگە لە دام و دەستگاکانی تر کارێکی باش دەبێت. من لە جیاتی ئەوان قسە ناکەم بە پێچەوانەوە، من ئەوەی دەیبینم و ئەوەی خۆمی لێتیەگەم باسیەکەم. بەداخەوە هەرێمی کوردستان ئێستا لە ناو دوو قەیرانی زۆر گەورەدایە. قەیرانێکیان قەیرانێکی ناوەخۆییە، قەیرانی سیاسی ناوەخۆیی، ئەوەی کە 2 ساڵە نزیکەی 2 ساڵە هەڵبژاردن کراوە و کابینەی نوێی حکوومەت پێک نەهاتووە. ئەوەش لە ئەنجامی بوونی ململانەیەکی تند لە نێوان لایەنە سیاسیەکان. ئەوەی دووەمیشی ئەوەیە کە بەرپرشتی ئاگری شەڕی ئەمریکا و ئێران کەوتوین. لەلایەک هەرێمی کوردستان هیچ جۆرە هاوپەیمانیەتێکی بۆ ئەو شەڕە لەگەڵ ئەمریکانیە، لەلایەکە ئێران ئەو دیارە ینی بە چاوی وەکو پێشان سەیری هەرێمی کوردستان ناکە، بە جۆرشتی سەیری هەرێمی کوردستان دەکات و سەروەریەکەی زۆر باش پێشێل کردووە. کەواتە ئەوانە مەترسین ئەبێ بیری لێ بکرێتەوە. چۆن بیری لێ بکرێتەوە؟ لەسەر دوو ئاست ئەبێ بیر لە ئایندەی ئەو هەرێمی کوردستان کردەوە. لەسەر ئاستی سیاسی بەداخەوە ئەوەی پێی دەڵێن سەرکردایەتی سیاسی، لە زۆر بەڕوونی ئەڵێم لە ئاستی بەرپرسیارەتی سەرشانی نییە لەم قۆناغەدا. ئەچینە ئەگەر لە ئاستی سیاسی سەرکردایەتیەکی سیاسی حەچیم و لێهاتوومان هەبوایە، ئێستا ڕەنگە بمانتوانی بە هەرێمی کوردستان لە پرشتی ئاگر بە دوور بخەینەوە، یاخود لانی کەم دڵنیایی زیاترمان هەوێ بۆ ئایندەی خۆمان. خۆبە کاگارێز لەمەوە ڕابردوو چەند سار مەسەل لەگەڵ جەنابەت کە گفتوگۆم کرد باس لەوە کراوە، ینی ساڵی ڕابردوو پێشتر مەترسی هەیە. ئێستا ئەکرێ بڵێن مەترسی هەیە لە ناو مەترسیەکانی. ئێستا هەڕەشەی گەورە هەیە، لەوە چوە دەرێتەوە مەترسی لە بەرچاوگە هەڕەشەیە و لە هەڕەشەش زیاتر لێتە درێ و ئێمە لە بەرچاوی خۆمان دەبینین چ دەکرێت. بەرحاڵ ئەوە هەیە. ئەوەی تر لە ڕووی هێزەوە ئێمە ئەزانین ئەو چەند جارێکە بنکە و بارگاکان، بارودخانە و هەندێک لە بنکە و بارگاکانمان کەوتە ژێر هەڕەشە و پێشتریش لیان درراوە و لیان دەدرێ و زەرێکی زۆر لە هەرێمی کوردستان کەوتەوە. کەواتە چ بکرێ باشە؟ ینی زۆر بەداخەوە کاک زانە یەکێک لەو قسانەی ئێمە هەمیشە باسی دەکەین، پێشمەرگە و پێشمەرگە سەری زمان و بنی زمانمان پێشمەرگەیە. گەورەترین بەرپرس کاتێک لە بەرپرسیارەتی نامینێ ئەڵێ من شانازی دەکەم لەوەی ئێستا پێشمەرگەم. بەڵام پێشمەرگە چییە؟ ئەبێ ئێستا پێشمەرگە چۆن بێ؟ ڕوحی پێشمەرگایەتی جیاوازە لەگەڵ هێزی پێشمەرگە کە ئەرچی پاراستنی هەرێمی کوردستانی لەسەر شانە. بێگومان ئەو هێزەی پێشمەرگەش چەند بارودۆخی سیاسی گونجاو بێ، چەند سەرکردایەتەکەی
پلانی هەبێ استراتیژەتی هەبێ چەند سەرکردایەتێکی هەوڵدا هێزی پێشمەرگە لە ململانە و چێشمەکانی دەرو دراوسەکان پارێزی ئەوەندە کاریگەری زیاتر دەبێت بەڵام ئێستا ئێمە نەمانتوانیوە لەن هێزی پێشمەرگەمان هەیە بێگومان پێشمەرگە لە ڕابردوو قوربانی زۆری داوە خوێنی زۆری ڕشتووە ئێستاش جەنەڕالەکانی ئێمە لە ناو هێزی پێشمەرگە لە ڕووی ئازایەتی لە خۆبردووی بەراورد ناکرێن بە جەنەڕالی وڵاتە میلەتانی تریش ئێستا لە ئازایەتی و لە خۆبردووی هێزی پێشمەرگەمان لە ئاستێکدایە لە ڕووی ئازایی و لە خۆبردی زۆر بەرزە بەڵام کاکزانە ئەو ئێمە ئێستا باسی ململانی سیاسیمان کرد ئەزانین نەکبەتی ئێمە یا کێشە گەورەکەی ئێمە لەوەدایە هێزی پێشمەرگە باسی ئەو جەنەڕالە ئازانش کە من باسییانەکەم ئەو فەرماندە ئازانش پێستەکەم بەفیکەیەک ئێستا ئەبێتە دوو لە جیاتی ئەوەی هێزی پێشمەرگە هێزی پارێزگاریکردن لە قواری هەرێمی کوردستان بێ بۆتە هێزی ڕاستپێدراوی لایەن دوو حیزب بەڕاستی بەڵێ ئێستش ئەگە ململانیەکان بتەقنەوە بۆ نمونە هێزی پێشمەرگە بێلایەن نییە لانی کەمە بێت بە دوو بەش کە زۆر مەترسی ئەو زۆر مەترسی ڕەنگە خۆشیانە ویستیان نەبێ کێشەکە ئەو لیستەی نییە بەس کەی ئەو هەستە دروستە بێ کەی ئەو هەستە دروستە خۆی ئێمە بەرپرسیار بووینە لەوەی وامان نەکردووە ینی ئەوەی پێی دەڵێن باوەڕمان لای هێزی پێشمەرگە دروست نەکردو کە باوەڕەکە باوەڕێکی نیشتیمانی بێ باوەڕی نیشتیمانیە نیشتیمان پارێزیەیە بەڵام لە ڕێگەی چێ لە ڕێگەی حیزبەکەی وەکوی تۆ خواپەرستی بکەی بەڵام لە ڕێگەی شێخێکەوە خواپەرستی بکەی ئللا بچی لە پشت ئەوەی شێخ نوێش بکەی ئللا تۆ پێت وایە لەوە خوا لێت وەرەگری خۆخوا لە مزگەوتیش لێت وەرەگری لە ماڵش لە ماڵیش لێت وەرەگری کاگارێز یعنی ئێستا مەسەلەی پێشمەرگە کە ئەڵەی لەناو هەڕەشەمان لەسەر ینی ڕوبڕووی هەڕەشە بووینێتەوە نەک لەناو ینی مەترسیمان لەسرە ڕاستە ئێستا درۆنە ڕاستە ئێستا ساڕوخە ڕۆکێتە بەڵام لە هەر دقەیەکدا چاوەڕوان کراو نییە مەسەلەن ڕوبڕووی شتێکی لە ناکاوی مخابراتیش ببینەوە ڕوبڕی شەڕی زەمینیش بینەوە و جارێکی دیکە هاوار بۆ پێشمەرگە بینەوە کاک زانام وەکو باسم کرد هەموو شتێک ئازایی و لە خۆبردووی نییە بنەماکانی هەر سوپایەک لە جیهان چەند بنەمایەک هەنا سوپای بەهێز و بەهێز بەوە دیارەکەوی یەکەمین بنەمای ئەوەیە لێهاتوویی و توانای مرۆیی سوپاکە دووەمینی چەک و تەقەمەنی سێمینی تەکنۆلۆجیە چوارەمینی هەواڵگری یا استخبارات پێنجەمینی جیۆپۆلۆتیکی ناوچەکەی یعنی کۆمەڵێک کە تەحەکومی پێکەن کۆمەڵێک بنەمای وا کاریگەر هەن من سیر کە ئێستا با نمونونیەک بینینەوە بۆی بزانین ئەو بنەمانێت چەند گرنگن ئێستا ئێران لەگەڵ ئەمریکا لە شەڕدایە ڕاست ئەمریکا ئێران کە دەوڵەتێکە لە ڕۆژهەڵاتە لە یەک ڕۆژدا لە هەرێمی کوردستان دەدا لە کوێت دەدا لە ئوردون دەدا لە سعودیە دەدا نازام لەکوێ دەدا لە هەمووان دەدا لە زۆربەی ئەو وڵاتان جگە لە هەرێمی کوردستان کە لە هێزی پێشمەرگە درراوە لە زۆربەی ئەو لایەنانە لە زۆربەی ئەولانە لە بنکە و بارەگاکانی ئەمریکای داوە واتە ئەمریکا ئێران توانایەکی تکنۆلۆجی هەیە بۆ چکە توانا و لێهاتوویەکی مرۆیی گەورەی هەیە ئەوەش تکنۆلۆجیشی خستە بەردەستی لەوەش زیاتر هەواڵگریەکی بەهێزی هەیە هەواڵگریەکی بەهێزی هەیە لە ڕێی هەواڵگریەکەی خۆیەوە ئەو بنکە و بارەگایانە ئەداتە توانە مرۆیەکەی توانە مرۆیەکەش تکنۆلۆجیەکە ئاراستاکە ئایا هەرێمی کوردستان چی هەیە ڕۆنە چی هەیە زۆر بەڕاشکایی بڵێم هەرێمی کوردستان توانای هەواڵگریەکی گەورەی هەیە بەڵام بەڕاستی کاکزانە ئەو هەواڵگریە ئەوەندەی لە ناوەخۆ لە ناو حیزبەکان لە دژی یەکتری و لە ناو خودی حیزبەکانیش بۆ هەواڵەکانی بۆ هەواڵەکان بەکاردێ نیو ئەوەندەی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بەکار نەخراوەتە گەڕ ئەوە کارەساتێکی زۆر گەوریە دوو ئێمە دەرفەتێکی زۆر گەورەمان هەبووە لە ڕابردوودا ئەو دەرفەتەمان نەقۆستۆتەوە لە دەستمان چوە کاتێکی زۆرمان بە فیڕۆدایە بۆ ئەوی هەوڵ دەین بە پێی توانە تکنۆلۆجیا بخەینە بەردەستی هێزی پێشمەرگە ڕێگەی پێنەدراوە یان نەمانویستووە مەسەڵەن زۆر جاران هەرێمی کوردستان لە چوارچێوەک عراقدایە و سیستمی بەرگری عراقیدایە وانە تۆ ئەگەر لە چوارچێوەی هەرێمی کوردستان لە جوارچێوەی عراقدایە هەموو ڕۆژێ بە هێزی پێشمەرگە سەرکردە سیاسەکانت هەموو ڕۆژێ بەو هێزی پێشمەرگە هەڕەشە لە عراقەکەن
هەڕەشە لێ دەکەن تۆ ئەبێ ئەو کێشەیە کە خۆت توانات هەیە بڕواتە بێ لە سەردەمێک توانای ئەوە هەبوو بۆ هێزی پێشمەرگە تەکنۆلۆجیا و چەکی نوێ دابین بکرێ ئێستا توانات ئێستا دایان کرد دەمانتوانی دابینی بکەین ئێستا تۆ ناتوانانی بەرگری لە خۆت بکەی و ناتوانانی وەڵامیش بدەیتەوە ناتوانانی وەڵامیش بدەیتەوە و دەستەوەستان ڕاوەستاینە هەی ئەمە لەسەر حەقین هەی لێماندری کاکە لێتە درێ کاکە بەرژەوەندی گەورەی نێوان ئەو وڵاتان ڕێگەی ئەو دەوڵەتەنە و حکوومەتەناندا بیر لە ئاو هەناسەی تۆ بگرن تۆ چیت بەسەر دێ بچی بەسەر ئاسایشی نیشتیمانیمان لە چوە ئاسایشی نیشتیمانیمان لە مەترسیدایە گوتم کاکە هێزی پێشمەرگە هەیە کاکزانە با بێمە سەر هێزی پێشمەرگە باش دیسان تاکید دەکەمەوە من داوا لەو پێشمەرگە قارەمان و فەرماندە و جەنەڕاڵانە دەکەم هیچ لە دڵ نەگرن من کە باز دەکەم باسی ئازایەتی دڵسۆزی ئەوان نییە باسی سیستەمی بەڕێوەبردننی هێزی بڵێ ئێمە لە ڕووی ژمارە هێزی پێشمەرگە ژمارەیەکی زۆرمان پێشمەرگە هەیە بەڵام چۆن بۆ نمونە من پێش ئەوی بمە ئێرە گەڕام بە دوای هەندێک لەو وڵاتانەی کە ژمارەی دانیشتوانیان بەقەدەر هەرێمی کوردستانی نزیکی هەرێمی کوردستانە ژمارەی هێزی پێشمەرگەی کوردستان یا هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان بە هێزی بەرگری کوردستان بڵێ ئەوەی بەرگری ئەوەی سەر بە وەزارەتی ناوخۆیە بەرگری و زێڕەڤانوتی وەزارەتی پێشمەرگە دەڤەری یەک و دەڤەری تو زیاترە لە ژمارەی نزیکەی دا وڵات لەسەر تاسەری ینی لە دە وڵاتی جیهان ژمارەی پێشمەرگە لە ئەفریقا ئەمریکاش نمونە وەرگشتووە ئەگەر پێت خۆشە بڵێم بۆ نمونە وڵاتێکی وەکو قرغیزستان نزیکەی 6 ملیۆن کەسە دەزانی 15,000 چەکداری هەیە هێزی چەکداری پێکاتوە لە 15,000 کەس وڵاتێکی وەکو تورکمانستان 6 ملیۆن و نیوە 36,000 هەیە ئێمە 200,000مان هەیە وڵاتێکی وەکو فینلاند کە نزیکەی 7 ملیۆن 24,000 هەیە وڵاتێکی وەکو کۆستاریکا هەر سوپای ئامادەی نییە هێزی پۆلیسی هێدەی پارێزی ناوەی دەپارێزی وڵاتێکی وەکو سلۆڤاکیا نزیکەی 5 ملیۆن نیوە 20,000 هەیە وڵاتێکی وەکو چێت بۆ باسکەم بۆستوانە لە ئەفریقیا 9,000 هێزی چەکداری هەیە تۆ ئەو 9,000 هەیە سیرکە هەموو هێزی پێشمەرگە کاگارێت هەموو هێزی پێشمەرگە لە چوارچێوەی سیستەمی بەرگریدایە یان بەشێکی بڵێن ئەو لەسەر وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ باوە بڵێن نزیکەی 200,000مان هەیە 9,000 هەیە وڵات هەیە 12,000 هەیە وڵات هەیە 15,000 هەیە بەرپرسی گەورە هەیە لەم وڵاتە ژمارەی پاسەوانەکانی ئەوەی دەیپارێزن نەک دەستەکەی نەک دەوروبەری ماڵەکەی نەک بارەگاکەی ئەوەی هەمووی تایبەتە بەخۆی زیاترە لە ژمارەی سوپای وڵاتێک لەو وڵاتانێک کە ناوم هێنا دانی بەرپرسی باڵای هەرێم بڵێ تۆ هێزی پێشمەرگە پاسەوانەکانی بەس ئەوەی تایبەتە بەخۆی بڵێ لە سوپای وڵاتێک زیاترە لە چ وڵاتێک هەیە خۆ وڵاتش مەترسی هەر لەسەر بای ئەوە ینی وەنی هەموو وڵاتەکان مەترسی بای خۆی هەڕەش تایبەتی لە ئەفریقیا و لە ئاسیا وڵاتانە هەمویان لە چێشە ململاندانە بەڵام ئەو ناوەکەم خوێندوەندێک لە وڵات بەڵێ کاک زانە لە چ وڵاتێکی دنیا هەیە لە چ وڵاتێکی دنیا هەیە بەرپرسی حیزبی بەرپرسی حکوومەت هێزی تایبەتی خۆی هەبێ سیرکە ئێستا عێراق زۆر جار باز دەکات دەڵێن ئێمە نابێ چەک لە دەرەوەی دەوڵەت بێ لە دەستی دەوڵەت بێ یەکسەر لێرە هاواریان لێ ڕستی کاکە هی ئێمە پێشمەرگەیە هی ئێمە جیاوازە هی ئێمە حەشدی شعبی نییە تو شەرەفت هێزی ئەو کەسانە ئەو فەوج و سریە و لیوا تایبەتیانی کە هەنە جیاوازی چییە لەگەڵ ئەو هێزەی کە عێراق پێی دەڵێ لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتە تۆ وا قسە بکە بڵێ پێشمەرگێ بەڵام ئەمریکا وات نابینی تۆ وا قسە بکە بڵێ پێشمەرگێ بەڵام ئێران وات نابینی تۆ وا قسە بکە بەڵام عێراق وات نابینی لەکوێی دنیا بووە بەرپرسەکانیان نەک ئەوەی نەک پۆلیس بیان پارێزی لە هەموو وڵاتان پۆلیس ئەبێ بتپارێزی باشە ئەبێ بەرپرسەکان بپارێزێ لەکوێی وڵاتان بووە لە یەک وڵاتم بۆ بێنە جگەل لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ڕەنگە ئەوەی حەشدی شعبی ئەوانە هەیە لەکوێتر هەیە بەرپرسەکان لیوا و هێزی تایبەت بخۆیان اینجا دەڵێنمە هێزی پێشمەرگەمان هەیە تۆ هێزێکت هەیە ڕێکت نەخستووە باشە ئەو هێزە بە ژمارە هەمانە هێزێکی توێ مەشقت پێ نەکردووە هێزێکت هەیە ڕات نەهێناوە هێزێکت هەیە بە ئاراستەی دروستکردنی بیر و بڕوای نیشتیمانی پەروەردەت نەکردووە تەکنۆلۆجیات بۆ دامین نەکردووە پلانت بۆ دان نەڕشتووە دۆست و دوژبنەکان پێ نەناساندووە ئەتا ئێستاش
تا ئێستاش لایەن هەندێک کەس دوژبنی سەرەکی هێزە ناوخۆیەکانن نەک ئەو دوژبنانەی پەلاماری هەرێمی کوردستان دەژەن چونکە ئامادەن لەگەڵ ئەوانەی کە پەلامار دەدەن لێت دەدەن ڕێک بکەی بەڵام ئامادەنیان لەگەڵ خۆت سازش بۆ براکەی خۆت بۆ هێزەکەی تر بکەی لە تەنیشت خۆت ئەو جۆرە عەقلیەتە ئەوە حاڵی هێزی بەرگری ئێمە مەسەڵەن تەنانەت بەسەلە لەگەر بەراوردی کەی لەگەڵ عێراقیش کاگارێز یعنی لەگەڵ عێراقیش ئێمە جیاوازین دوو جار هێز سوپای عێراق دوو جار هەڵۆشاوەتەوە جارێکیان 2023 دوای ڕوخاندنی ڕژێمی سەدام جارێکی 2004 ئێستا هێزەیە کاکە ئەو هێزەی عراقی ئەو سوپای عراقی سوپای هیچ حیزبێک نییە بەڵام سوپای هێزی پێشمەرگەی کوردستان سوپای حیزبە لە حیزبیش بە دەرهی کەسەکانە تا ئێستا ژۆ ماوە نەکماوە کاکە ئەو چەک و تەقەمەنیەی کە لە بۆ شەڕی داعش لە هاوپەیمانان وەرەگیرا بەشێکی دراوەتە بەو هێزە تایبەتیانە و بەشێکیشی لە هەندێک لە دەرەوەی دەسەڵاتی وەزارەت لەولا شاردراوەتەوە تۆ ئەگەر وەزارەتت هەیە خۆت لە دەسەڵاتی لە حکوومەتی چ پێویست دەکات چەک لە وەزارەتەکەی خۆت بشاریەوە اینجا باز دەکەین من ڕێزم هەیە بۆ ئەو بەرپرسانەی بۆ خۆشم یعنی ڕەنگە پێویستم بە پاسەوانیە بێ کاک زانە ئێمە لە بە بارودۆخێکدا تێپەڕیون ئەزانم بەرپرسەکانی خۆمان چ ئەوانەی خانە نشینن چ ئەوانەی لە حکوومەتن چ ئەوانەی لە حیزبن بەشێکمان یا بەشێکیان پێویستیان بە ئەوەیە بپارێزرێن هەڵومەرجەکە وا بووە بەڵام پاراستن نابێ بەهێز تایبەت بێ دەبێ بە پۆلیس بێ ئێتۆ هەر دەڵێ من پێشمەرگەم هەیە ئێتۆ پێشمەرگە کاکە لەوەش زیاتر کاک زانام ئەوەندە باسی پێشمەرگە دەکرێت پێشمەرگای دەکرێت ئەوەندەی ئێمە لە دەسەڵات سوکایەتی بەهێزی پێشمەرگە دەکەین دوژبن ناتوانێت ئەوەندەی پێ بکات لە چ ڕوێکەوە تو لێت سوپایەکی جیهان هەیە کەسێک پلەکەی لەسەر شانی ئەستێرەی عەقیدی هەبی لەسەروی کارەکەی لەسەروی کەسێک بێت کە عەمید بێ بۆ نمونە ئێستا وایە بەڵێ هەیە بە سیستەمەیان بەڵێ لەکوێ بووە خەڵکێک بەبێ ئەوەی کۆلیژی خۆ ئێمە ڕابردوو پێشمەرگە بووین خول ئەکراوە پێ ئەگەیاندراین لە کت و پڕ کەسێک ئەکرێت بە ئەفسەر و پلەی باڵاتری دەدرێتێ و بارپرسیارەتێکی گەورەشێ درێتێ بۆ بە ئەدرێتێ مەرسوویەکی بۆ دەرەکرێ و ئەکرێ و گەورە ئەکرێ و تا ئەندرێ جەنەڕاڵی بە مەرسوم دروستە بێ ئەزین چۆنە هەموو ئەوانە دروستە بێ لەکوێ بووە هێزی پێشمەرگە ئەوەی ئەرچی پاراستنی نیشتیمان و میلەتی پێسپێردرایە بچیت ئەرچی تەنیا پاراستنی بەرژەوەندی هەندێک کەس بێ ئەو سوکایەتی کردن نییە بۆ هێزی تایبەتی فلان بەرپرس و هێزی تایبەتی فلان و فەوزی تایبەتی فلان و دیوای تایبەتی فلان و ئێستا ڕەنگە هەندێک کەسە بێستە لەو تەلەڤیزیۆن ئەڵێ ئارێز عەبدوڵڵا باشە خۆ ئەو یەکێتی یەکێتیش ئەوە هەیە بڵێ کاکە من خۆم لە ناو یەکێتیش ئەو قسانی بۆ جەنابەت دەکەم لە مەکتەبی سیاسی ئەو قسانم کردووە بەس ئێستا کارگەیشتەوەی فەرموو ئێستا توانێکی تۆزەکڕێک بخەن و پێشتر هەر زۆر بەربڵاو بوو من ئەڵێم کردوم ئێستا کاتی ئەوە هاتووە ئەڵێ تاکەی یعنی تاکەی یعنی وەکو دەڵێ بەڕبەی تەقتەق بپێوین تاکەی پێمان وابی ئەمە لەسەر حەقین و تەواو کەکە تۆ هەر لەسەر حەق بە بەڵام بەرامبەرەکەت ئەو حەقت پێ نادا اینجا ئەوە کە گوتم دەرفەتە بوو ئاسمانی هەرێمی کوردستان بۆ حکوومەت هەرێمی کوردستان کراوە بڕواتەوێ بە هەر شێیەک بەمانتوانی چەچی وات پەیدا بکەین بۆ بەرگری ینی دژە ئاسمانی نانیکەمە درۆنانە بتەقێنینەوە بەرگری ئەمانتوانی شتی وا بکەین ئەمانتوانی لەگەڵ عێراق دڵنیایی بدەین عێراق ڕێکی بێخین لەگەڵاکەکە ئەو هێزە ئێمە بەشێکە لە هێزی پاراستنی هەموو عێراق هەرێمی کوردستان بۆی لە ڕێگەی عێراقەوە ئەوەدا بکەین ئەوەشمان نەکردووە ئەمانتوانی تۆ سیرکە لەو ماوەیە دووسێ بارودخانە یا دووسێ ئەو شوێنانەی چەک و تەقەمەی تێدا هیچ تەقێنرانەوە کاک زانە تۆ ئەڵێ سوکایەتی وەکو چی بێباچی نەزانین لەوەی زیاتر چێ تو ئەو خوایە من چیای شیرنم هەبێ چیای برا دۆستم هەبێ چیای گارەم هەبێ چیای کۆڕەکم هەبێ چیای هەڵگوردم هەبێ چیای پیرەمەگرونم هەبێ چیای سەفینم هەبێ چیای زمناکۆم هەبێ قەندیل و چێوەڕەشماکۆمامەندەم ئەچم مەژزەبی چەک و تەقەمەنی لە دەشتی بەڕانەتی دروست دەکەم ئەچم مەژزەبی تەقەمەنی لە دەشتی سلێمانی و لە تاسلوجە دروست دەکەم تۆ ئەو ئەزانی هەندێک لەو مەژزەبانە هاوپەیمانی بۆی دروست کردوین بۆ وەزارەتی پێشمەرگەی دروست کردووە تۆ بۆ نایە ئەو شاخانە کونی کەیبی کۆڵی بۆەوەی
هیچ هەرچی دوژبنی ئەو دنیا نەتوانێت زەفەری پێ بە چۆن ئەو وڵاتانە چۆن کاگارێ زوا قسە دەکەی قسە دەکەی ئازارێکی زۆر لەسەر دڵتە ئازارێکی زۆری نیشتیمانی لەسەر دڵتە چیت بەڕێستی گاندوتە ئەوی بگێ ئاستە مەسەن ئەو هەموو کارە ساتانەی کە ڕوو دەدەن کاکزانە من تۆ زۆر جا لێرە گوتمان مەترسی مەترسی جارێک برادرێک لوسی بوو شتێکی نووسی بوو دەری هەر ئارێز عەبدوڵادەرێکی ئەڵێ مەترسی لەسەر هەرێ کاکە لە مەترسی چۆ دەرێ ئێستا لە مەترسی ئێستا هەڕەشەت لەسەرە هەڕەشە ماوە ئێستا هەڕەشەش ماوە هەڕەشەش ماوە وە کەچی نەک ئەو ڕێک ناکەوی بیر لەوەش ناکاتەوە ئێستا چۆن ئەزانی ئەبێ بیر کاتەوە ئەوەی چێ بەرپرسە ئەبێ بیر بکاتەوە چۆن زاندرا ئەو شوێنانە چەک و تەقەمەنی هێزی پێشمەرگەی تێدا هەڵگیراوە چۆن زاندرا نابی ئەوانە بیر بکەنەوە هاوپەیمانی بۆی دروستکردی هاوپەیمانی نێودەوڵەتی هەندێکیان دروست ڕوخان هەندێکیانەوە ئەوانەی پارێزن ئێستاش کاکزانە یعنی بڕواتە بێ ئەوەی لە وڵاتە ئەکرێ نازانی یعنی نازانی بۆ ئاکەن نازانیت بۆ تەنانەت بەرژەوەند بۆ بەرژەوەندی خۆشیان بی ئەوەی ئەکرێ باش نییە لەبەرەوە بەڕاستی کار لەوە چوو دەرەبێ قسە بکرێ بۆی ئەوەی لە دەست چووە ئەوەی ماوە بیپارێزین هێشتا ماوە کات بەبەریوە ماوە کاکزانە هیچ نییە هیچ هێزی پێشمەرگەی کورد گوتم 200,000 پێشمەرگەت هەیە خوا کاکزانە 200,000 پێشمەرگەمانە بوو بیر نەکراوە ئەرێ 200,000 پێشمەرگەت هەیە ڕاستە پاکەکە و تورکیا لە شەڕدانە و منطقی ناوچەکە ژێ دەسڵات بکەم ئەینە دەتوانی سنوورەکەی خۆت بپارێزی لە هەردووچی بپارێزی ئێستا قەزای ئامێدی بەشێکی قەزای بەشێکی قەزای زاخۆت بەشێکی قەزای مێرگە سۆرەت لەژێر دەسەڵاتی تورکیادایە بۆ نایپارێزێت هێز پێشمەرگەت بۆ لە چەند لاوە لە چەند سنوورەوە هەرێمی کوردستان ئێستا گەماروی سەربازی لە هێزی پێشمەرگە باشە دەرست لەوە وەرنەگرت ئەگە ئێران بێتە پێشسبەی ئاهاتوانی بیپارێزی لەوەش زیاتر ئێمە ئەزمونمان هەیە ئەرێ کاکە شنگال کە گیرا مانجی وە بزانم 3/8 بۆ بەڵێ 2014 هەرێ هێزی پێشمەرگە بۆ بەرگری نەکرد بەڕاستی بەرگری نەکرد یا پێی نەکرا چەند قوربە چەند شەهیدی هێزی پێشمەرگەماندا لەوێ زۆر هەندێک لە دوای لەگرتنەوەی دوای بەس بۆ ئایا خۆت بەجێت هێشت ئەگە خۆت بەجێت هێشتووە بۆ بەجێت هێشت ئەگە خۆت بەجێت نێشتووە بۆ بە خۆتدا نایەوە بێ دیڕاستێ بکەی کاکە بۆ جارێککە توشۆنی کاکە گرتمانەوە جارێککە بەجێمان نێشتەوە ئەی کاکە دوای ڕێفراندۆم کە هەیز و پەلامادرا باباسی ئەو لاش بکەم ئێرش بکەم چەند شەڕ لە دووس خوڕمات و کرا ئەو چیای دووس خوڕمات و نازام ناوی تەنورێ چیە بڵێ وەڵڵاهی هەمووی هەڵکۆڵدرا سەنگەری وای لێ دروست کرا بە خۆم چوو بمە سەنگەرەکانی ئەگەر ناپاڵمی لێدا باە تەسیل ناکرد ئەرێ چەند بەرگری لێکرد تۆ ئەڵەی هێزم هەیە هێزی پێشمەرگەی کوردستانم هەیە شانی وایە باڵی وایە لەلایەک هەرچی لەسەرتە وەکو سەرکردایەتی بۆ هێزی پێشمەرگەت نەکردووە لەلایەک هەر ڕوبەڕووی هەر قەیرانێکە بی هەر چێشێک بێ بەو هێزی پێشمەرگەیە دەخڕی کە ئەوەتە بارودۆخەکە ئێوەیە لەو بارودۆخەدایە وەکو باسم کرد تۆ چۆن دەتوانی ئەو هەموو هەڕەشانە چینە لە ئەیکەی ئەو هەموو هەڕەشانە چین ئایکەی لە دۆست هەڕەشەکەی بەهێزی پێشمەرگە لە دوژبن هەڕەشەکەی بەهێزی پێشمەرگە لە کاتێکدا ئەو بارودۆخەکەت بی تۆ پێت وایە خۆتە بینی دوژبن ناتبینی ئەوتە دوژبن لە تۆ زیاتر شارەزای سەنگەرەکانت و بارودخانە و جوبەخانەکانتە لەبەرەوە تۆ باسی هێزی پێشمەرگەت هێزی پێشمەرگە دەتوانێت کاکە هێزی پێشمەرگە بە قارەمانەتی بی بە دڵسۆزی بی بەڵام ئەو هێزی تا ئێستا هێزی پێشمەرگە ئەو هێزی پێشمەرگە نییە کە باشە چی تێدایە ئێستا تۆڵی چی بکەن چی تێدای هێزی پێشمەرگە لە ژێر دەسەڵاتی پارتی و یەکێتی دەربهێنرێ دەکرێت ئەوە دەکرێت دەست لێ بەردەدەن دەست لە وەزارەتێک بەرنادرێت کاگارێز کارە ساتەکە گەیشتۆتە شوێنێک مەسەڵەن دەڵێ کابرامە دامی مەکتەبی سیاسیە 50 ساڵە خەڵک ئاشنایە پێی کە سیاست دەکا دەڵێ هەندێک بارودۆخەیە دەبێ وەزارەتی ناوخۆ لە دەستی پارتی دموکراتی کوردستان دامێنێتەوە بچێتە دەستی یەکێتی زۆر خەتەرە ئێمە ئێستاژەوە قڵێتەکەمانە ئەنی چۆن پێم باسی و پێم پێشمەرگەوەی کاکزانە وەزیری پێشمەرگەمان ئێمە زۆر باسی پێشمەرگە یەکێکە لە تێکۆشەر و قارەمانەکانی ئەو میلەتە دڵنیام بەقەت من و تۆ پێخۆشە هێزی پێشمەرگە ببێتە هێزێکی یەکگرتووی نیشتیمانی ڕێگەی نادەن بەڵام ئەو ڕێگە نادەن تاکەی تۆ ئەڵێ ئەبێ هەڵومەرجەکە لە بەرچاو بگیرێ منیش ئەڵێم لە بەهەرچاو بژیرێ بەس تاکەی ئەو هەڵومەرجە ئەبێ وەزارەتی ناوخوا بێ وەزارەتی پێش هەڵومەرجەکە هی یەکگرتنەوە بووە هەڵومەرجەکە هیچ بەهۆی ناکۆچیە قوڵەکانی نێوان یەکێتی و پارتی بە هەڵومەرجەکە هەموو گۆڕەکاری بوو بەسەر چاوم بەڵام ئەبێ کات ئەبێ
مەودایەکی هەبێت کە لەوێ کۆتایی بێ ناکرێت تا هەتای ئەوە بی چونکە ئێستا مانەوەی بارودۆخی هەرێمی کوردستان بەو شێوە مانەوەی هێزی پێشمەرگە بەو شێوە ڕۆژ بە ڕۆژ لە زەرەری هەرێمی کوردستانە لە قازانجی هەرێمی کوردستان نییە واتە ئەوە وا دەکا بەهێزمانەکە بێتاقەتمانەکە ئێمە لە ڕووی سیاسی بەو شێوەیەنە کە باسمان کرد ناکۆچەکان ئەوەندە قوڵ ناتوانین بەیەکەوە حکوومەت پێکبینین کللتوری دێموکراسیمان نییە لە یەکتری قبولکەین بالایەنێک حکوومەت پێک بێنێ و لایەنەکەی تر لە ئۆپۆزیسیۆن بی چکە دەزانین ئەو لایەنێک کە چۆ دەسەڵات بەتانێ بچێ لایەکەی تر ڕەشەکاتەوە ئەو بابەتە هەیە ئێ باشە هێزێکی وات بنیات نەناوە کە بتوانێت لەو بارودۆخە ناخۆشانێک کە دێتە پێش بەرگری پێ لە هەرێمی کوردستان بکەیت بەڕاستی بارودۆخەکە خراپە ئێستا لە چەند ڕوویەکەوە لە چەند ڕۆ یان لە چ منتیقەیەکەوە لە چ ناوچێکی جوگرافیەوە یان بڵێن لە چەند محورەوە گەر دابەشکاریی بۆ بکەین مەترسی ئەمنی لەسەر هەرێمی کوردستان هەڕەشە لەسەر لە هەر چوار دەور هەرێمی کوردستان بزانم سەقامگیری وڵات سەقامگیری سنووری وڵاتان بۆ هەر وڵاتێک زۆر گرینگە تۆ کاتێک سەقامگیریت هەبێ لە دەوروبەرەکەت ئەتوانێت خۆت باش بپارێزی و باش خۆت وەگەشە بە خۆت بدەی وڵاتەکە مەبەستمە تۆ لێرە هەر چوار وڵاتی دەرو دراوسی ئەو هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوە نین کورد ببێ بە دەوڵەت باشە ئەڵێن ئێمە هەرێمین باشە ئێپیان وایە ئەو هەرێمەش ناوک یاخود بڕبڕی پشتی دروستبوونی دەوڵەتە بۆیە ئەگەر نەتوان هەرێمەکەش لە ناو بن ئەیانەوەی لاوازیکەن تۆ ئەو ڕاستیانە بێ بزانی چیمان هەیە ئێمە چیمان هەیە بەوە قەرەبووی ئەو بابەتە بکەینەوە یەکەم ناو بارودۆخی ناوخۆیمان ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەمان ئەوە یەک دوو بەڕاستێکەش چارەسەرکردنی گرفتەکانمان لەگەڵ عێراق و ئێمە چۆن لە حکوومەتی عێراق بەشدارین وەزیری خارجەمانێ و سەرۆک کۆمارمانێ وەزیری دادمانێ و بەشدارین لە دەوڵەتی فیدرالی ئەبێ ئاواژ جومگە و هێزی دەوڵەتی عێراق بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان بەکاربێن بۆی پێی بپارێزین نەک هەموو ڕۆژێ ململانێ بکەین نەک هەموو ڕۆژێ هەڕەشەی لێ بکەین و وا پیشاندەین کە ئێمە مەترسینە لەسەر دەستوری عراقیدا حرەسی اقلیم هەیە بەڵێ ڕاستە تەنانەت هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی ئیسفادە لە چوارچەوە دەستوریەکەش بکە ئەگەر بیویست پیا دەیتوانی چی بکات مەسەلەن کاک زانە هێزی پێشمەرگەی کوردستان بە ناوی هێزی پێشمەرگە نهاتوە بۆ بە ناوی هێزی پێشمەرگە نهاتووە لە دەستور لەبەرەوەی بڕیار وە بۆ هەرێمی تریش دروست بێ ئەوان چین ئەوش دەبووای ناوچێت بێ ناویان لێنە هێزی پاسەوانی سنوور واتاگە هەرێمی ڕۆژ ئاواش دروست بێ و بەسڕاش دروست بێ ئەوانش هێزی پاسەوانی حرەس اقلیم هەرێم ببوورە سنوور هەرێمن ئی هەرێم دروستکەن وایە ئەوە هەیە ئەو بەس کاکە گیان لە وڵاتێکی وەکو عێراق دەستور کەی بایەخی هەیە ئێستا بایەخی هەیە ئێمە بەرگری پێ لە خۆمانەکەین بەس ڕەنگە سبەی ئەو دەستورە پەچی بخرێ ڕەنگە سبەی کودەتایەک بکرێ ڕەنگە سبەینێ دەستور هەڵۆشێندرێتەوە مادەکانی پەیوەست بە دەستور گەلێک باش جێبەجێکراون ئەوەی پەیوەندیان بە هەرێمی بە گەلی کوردستانی بۆ نمونە مادەی 140 جێبەجێکراوە لەبەرەوە ناکرێتەوە ئەوە چەکێکە بەدەستەوە بەڵام بەڕاستی ئەو چەکە بۆی هەیە هەر کاتێک لە کار بکەوێت ئەبێ وا بیری لێ بکەینەوە بۆیە خۆمان ئەبێ خۆمان بەهێزکەین بەس وا خۆمان بەهێز نەکردی ئێستا وەکو باسم جێ لەوەش زیاتر ئەنواعی هێزمان هەیە هێزی جۆرا و جۆرمان هەیە یعنی کەس بە کەس نییە ئەو هەموو هێزە نەکەرێت دوو هێزی جیاوازمان لە ناو دوو هێزی جیاواز هێزی جۆرا و جۆر هەیە تۆ سەرکردایەتێکی یەکگرتووت نەبێ پلانێکی یەکگرتووت نەبێ لۆجستیک یەک نەبێ استراتیژت یەک نەبێ تۆ ئاراستەت یەک نەبێ چۆن نەتوانی وڵاتەکەتی وڵاتی خۆتی پێپارێزی تاکید دەکەمەوە ئەوە یەکمە لە هەڵت بژاردووە کە ئەوەیە هەڕەشەکەمان لەسەر چینە ناو دیتێڵی هەڕەشە لەسەر قەواری هەرێمی کوردستان هەیە کاک زانە من تۆ دانیشتین هەر چار دەوڵەتەکە بە عێراقیشتەوە کە باشترینیانە عێراق بێ بزانین وەفشار دەخرێتە سەر عێراق کە فشار کاتە هەرێمی کوردستان تا ئێستا نەیکردووە ئەو ڕاستیە بێ بزانین باشە عێراق باشترینیانە لانی کەم لایەنە وڵاتەکانی تر ئەیانەوێ هەرێمی کوردستان ئەوەندە بێهێز بکەن نینۆکمان نەمینێ خۆمانی پێ بخورێنی بەو شێوەیە تا ئێستاش ئێستا لە هەموو کاتێک زیاتر چونکە پێشتر هاوپەیمانی نێودەوڵەتی ئێمەی دەپاراست چونکە پێشتر عێراق کێشە و گرفتی هەبوو چونکە پێشتر شتێک هەبوو بە ناوی پشتیوانیکردن لە وڵاتانی ژێردەستە یا گەشە پێدا یان ئەمریکا باسی ئەمریکا لۆکەن کە پشتیوانی هەرێمی کوردستانی کردووە هەندێک پراسیپ هەبوون پرانسیپی ئازادی و مافی مرۆڤ لە ئەمریکا ئێستا لەوێ خۆی هیچ مانایەکیان نەما ئەو پرانسیپانە ئەوەی دیتمان لە سووریا ڕوویدا
خۆ دژی پرانسیپەکانی ئەوەی کە ئەمریکای لەسەر دروست بووە کراوە ترامپ ئەمریکاشەوە ئەو وردەکاریانەمان لەگەڵ هەموو ئەوانە بە کۆمەلگەی نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی خۆیان گۆڕاون و بەرامبەر بە هەرێمی کوردستانیش گۆڕاون و لەوش زیاتر ماندوو بوون بەرامبەرمان ئەو چەندین ساڵە هاوپەیمانی نێودەوڵەتی پارە ئەداتە هێزی پێشمەرگە چەکە ئەداتە هێزی پێشمەرگە مەشق بە هێزی پێشمەرگە داوامان لێکە یەک بگرنەوە سوپایەک دروستکەن سوپا دروست ناکەن ڕێک لە شوێنی جەنابەت کاگارێز 2021 مقابلەیەکم لەگەڵ جەنەڕاڵێکی هۆڵەندی کرد کە سەرپەرشتیاری هاوپەیمانان بوو لەناو وەزارەتی پێشمەرگە تی سەقفی ئێمە ڕووداوێک ڕوودەدا ئەو کات ئەو قسەی کرد سەر ئەرشیفی کورسات ماوە تا 2000 و کۆتایی 2025 ئەوە ڕوویدا ئەوسا دەیبین سەقفی ئێمەش بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە و هێزێکی تۆکمەی پێشمەرگە تا ئەو کاتێ بەڵام ئێستا ئەوان ینی خلافیان لەگە پلانەکەی خۆشیان کردو هێشتا لەگەڵمانن کە چیمان کردووە دەڤەر یەک و دەڤەری دوومان دروست کردووە کە دەسەڵاتمان هەیە فرقا هێزی تەنزیمیکەین فرقە دروست ناکەین دەسەڵاتمان هەیە فرقە دروستکەین دەسەڵات دروست ناکەین ئەتوانین هێزی پێشمەرگە پەیوەندەکان نێوان هێزی پێشمەرگە و سوپای عراق بەهێزکەین کەکەن دەیان جەنەڕالی خۆشمان لەناو سوپای عراق کورد هەیە باشە و ئازۆر جار باز دەکرێ ئێمە ژمارەمان لەناو سوپای عراق کەم بوویتەوە من لێرە بۆ مێژووە ئێڵێم کاکزانە ئەوەندەی هەرێمی کوردستان ئەو کارە بۆ ئەوەی پێگەمان لە ناو سوپای عراق نەمینێ ئەوەندە دەوڵەتی عراق نییە خۆمان ئەفسەرەکانی خۆمان دوای 2023 ئەوانەی 2005 ئەوانە چوین ناو سوپای عراق هەمومان هێنان و یەکەی هەفتا و یەکەی هێشتا خۆمان هێنامانەوە لە جیاتیەوەی ئەفسەر و هێزیان بۆ بنێرین هێنامانەوە وەختێک شتێک دروست بوو بۆ نمونە لە یەکەی هەفتا بوو لە فەرماندەی گشتی بوو لێرە ئاهاتۆ دەیگۆ ئەمن ئەمەوێ نەقل ببمەوە لە بەرەوەی شەڕ هەبوو لە بەرەوەی داعش قاعیدە هەبوو دوور بوو لە ماڵی خۆی دوور بوو ئێمەش فێرینە لە دوور لە ماڵی خۆمان و لە دوور لە شاری خۆمان شەڕ بکەین داوای دەکرد ئەگەر بۆت نەکردبایە لێرە لە فەرماندەی گشتی بۆت نەکردبایە هەیە چەندین کەسی وا هەیە چۆتە هەولێر گوتی کاکە من لەسەر یەکەی هەفتا یان لە فەرماندەی گشتی بووم لەوێمە ئەمەیە بگەڕێمەوە بەڵام لەوێ بۆم ناکەن ئەگە ئەمە پارتی بووم ئەدێمە سەر هەشتا بوو چەندین کەسیان بەو شێوێ پاسەوانی سنووری زۆر وا بوو بڕواتە لەسەر لە سپاسی هەنە بێ لە ناوچەکە ماوە ئەوە دەکەن تۆ لە ناو سوپای عراق هێناوتەوە لە جیاتی بۆی بنێری اینجا ئێستا باز دەکەن کاکە وەڵا ڕێژەی کورد لە ناو سوپای عراق زۆر کەم بووتەوە کەکە خۆت کەمت کردوتەوە چی کەمی کردوتەوە تۆ کۆلێژی ئەفسەری لە بەغدا ئەکرێتەوە لە بەسرە خۆت نانێری خەڵک یان نانێری بچی لێ بخوێنێ کەس ڕێ لێ نەگرتووی تازە کوردێک گەنجێکی کورد لە ڕۆژە خوینەوە ئاڵێن لە دەریاوانی ئەزانی کاک ینی هەر خۆمان حەزمان لە خۆ بە مەزلوم پیشاندانەوە مختصر بە مەزلوم پیشاندان تیماری دەردی کورد ناکە زۆر ڕاشکاوانە ئەم ئەقلیەتە دەتوانێت قوارە دروست بەرەو پێش با دەوڵەت دروستکە کورد بپارێزێ لەو دۆخە نەخێر ئەم عقلیەتە قوارەکە لە ناوە بە بەرەو ئەوەش نین بە گلەی لە گلەی لە چێ بکەین ئەزین چونە سبەینی خوانە خواستە و طبعا من بجێ بگرێ ئەڵێن خواتە سەران نەبینی بەفری تێناخە باشە ئیتر دیارە میلەتەکە و قیاتی قبولە ئەخر یعنی سبەینی خوانە کردە نەکسەیەکە بێ زۆر نەکسەمان بینی ها مەرج نییە تۆ دەڵێ هیچ ڕووی نەداوە ئێمە هەر بەرەو پێش چوین لانی کەم لە 2014ەوە ڕێک ئاوانی کاگارێز بەردەوام بەرەو تێکشکانی باسی هێزی پێشمەرگەمان کرد ئەو یەک مەلەفە گوتمان هێزی پێشمەرگە هێزە چەکدارەکانمان ئەمە ڕێزم تەقدیرم بۆ ئازایەتی و قارەمانتیە بەڵام لە ئاستی ڕوبەڕووبوونەوەی ململانەیە هەرێمیەکان دانین بەگشتی و ڕەنگە ئێستا من و تۆ قسە دەکەین سبەینی لاپەڕەکانی فەیسبوک ببینە هەندێکیان یعنی سپۆنسەری شەکرێن پارەشیان درێتێ لە بەرەوەی نا ئێمەوانی ئێمە قارەمان ئێمە پاراست ئێمە وامان کرد ئەگەر کارێکی لەو جۆرە بکرێ ئەو وەختە من و تۆشدا دەنیشینەوە باسی مێژووی شکستەکانی هێزی پێشمەرگە دەکەین لەسەر دەستی ئێمە باوا بڵێن بۆی زۆر کەس خۆی پێ ئەوە نەبی دەکەین لەبەرەوە ڕووبوونەوە ڕوودا و هەیە ئەگەر تەجهیز و تەکمیل بووە دەتوانرا بکرێ گوتم دوو مەترسی ناوخۆی هەیە مەترسی دەرەش لە سەرێمی کوردستانەیە مەترسی ناوخۆشی دوو بەشە بەشێکی بەڕاستی ڕاپەڕینی خەڵکە لەوەی کە لە وڵاتانی عەرەبی دروست بوو کە ئەوە دروستبوونی ڕاپەڕینێکی وەش ڕەنگە بە ئاسانی کۆنتترۆل نەکرێشێتنی قازانجی لێ بکەین دووەمینیش ڕەنگە دابەشبوونی هەرێمی کوردستان بێ
هەردووچی چاوەڕوان کراوە؟ ئەگەر بە خۆمان دانەینەوە تۆپێک لە هەڵوێستەکانی خۆمان نەکەین نەک چاوەڕوان کراوە لە منی وەرگرە دەیبینین. بەو دقیقەیە جا من ڕێگەەوە مەبەستمەوە بوو ئەو وەختە لە حاڵێکی وەهادا مەسەلەن ئێمە لە چیمیا باران ئێستاش کە یادی دەکەینەوە دوژمنێکمان هەیە کە سەدامە لە ئەنفال بە هەمان شێوە سەدامەوەی لێمە کرد و هەندێک جار یەخی جاشەکانیش دەگرین و جاشەکانیش کە ڕێنیشاندەریان بوون. ئەم جارە ئەگەر هەر کارە ساتێک بەسەر کووردا بێت لە باشووری کوردستان بۆ چێ بگریین؟ ڕقمانە چێبی بە منداڵەکانمان بڵێن ڕقت لە چێبی چێوای لەمە کرد کاگارێز؟ ئەمە شتێک پێ دەڵێم سەرکردە و سەرۆک و ڕێبەر ئەوەن کاتێک وڵاتەکانیان ڕوبەڕووی قەیران دەبن لە قەیران دەری بێنن. بەڵێ ئەوانەی قەیران دروست دەکەن نەسەرکردن نەسەرۆکن نەڕێبەرن. تۆ ئەگە نەتوانی وڵاتەکەی خۆت لە قەیران دەرباز بکەی ناتوانی پۆزی سەرۆکایەتی و ڕێبەرایەتی لێ بدەی. ئەوە یەک. دوو سەرکردە و سەرۆک و فەرماندە و ئەوەیە کە حکمەتی ئەوەی هەبی هێزەکەی خۆی بپارێزی لە بە کوژدان نەک ئەوە هانی بدا بە کوشتی بدا. ئەزانی زۆر باز دەکرێت ئەگەر هێز و هێرش بکەێت ئێمە بەرگریەکەین ئەتو ناوی بڵێ هێرش ئەبێ ڕێگری لەوەی بکە هێرش بکرێت مێزی دانووسان ئەبێ بکرێتە ئەبێ ئەوەندە بە هێزبی زات نەکەن هێرش بکەنە سەرێ ئەوەیە. بەڵام تۆ بڵێ قەیچەکە جەخۆ ئێمە بەرگریەکەین ئێمە پێشمەرگەمان ئێمە قارەمانین ئەزانی واز لە وشەی قارەمانێتی بینین ئەبێ باس لە هێز بکەین لە توانای سەربازی بکەین لە توانای ئابووری بکەین لە توانای لۆجستیک لە تکنۆلۆجیا بکەین. ئێمە کاممان هەیە لەوانی باست کرد. ئەزانی چی توانایەکی مرۆیی گەورەمان هەیە لە کوردستان بەڵام ڕێک نەخرایە پەروەردە نەکرایە ئاراستە نەکراوە. ئێستش هەر بەو سەرکردایەتی کەم توش ڕەخنەمان لە هەیە من نازانم سەرکردایەتی ناتوان بڵێم من ناتوانم ئێستا بڵێم کورد سەرکردایەتی هەیە چکە لە باشووری کوردستان نییە حکوومەتمان هەیە حکوومەتەکە ماوە بەسەر چووە کار بەڕێکەرە ئێوەکو جارش ئەوە نییە مە لە شاخ بین بڵێن وڵا ئەو حیزبانە گەورە نێوانە سەرکردایەتی بزوتنەوەی ڕزگاری خواز و دەکەن و نوێنەرایەتی شەرعیەتی خەڵکی کوردستان دەکەن ئەوەش نەماوە کەواتە تۆ نیتە یعنی ئێستا سەرکردایەتی یا سەرکردایەتی شەرعیت نییە باشە و دەسەڵاتێکی شەرعیت نییە لەبەرەوەی نیمانە ینی بەڵام ئەوانش ئێستا ئێمە ئەگەر لەوەش بەخۆی دابینەوە ئەتوانین ئەگەزارە لە نیوەش بیبیجارنەوە دەرفەت بڵێ نەماوە ماوە بەڵام ئەوەی دیارە هەنگاو ناندرێ بۆ قۆستنەوەی ئەو دەرفەتە بۆی چیتر کات بە فێڕۆ نەدرێ بۆی نەک هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیران بکەینەوە هەرێمی کوردستان لە قەیران ڕزگار بکەین. کاک زانا سەرکردەکانمان نەک قەیران چارەسەر ناکەن قەیران دروست دەکەن. ئێستا ئیش لەسەر دروستکردنی قەیرانەکە قوڵکردنەوەی قەیرانە ئێستا لەبەرەوە تاکەی و بەو بارودۆخە هەرێمی نێودەوڵەتێکی ئێمە پێدا تێدەپەڕین. حسابی بۆ کراوە؟ نا باشە ئەو ڕۆژە بانی بەردەوام ئەو قسەیە دەکرێت و ئەوەی خۆنسۆڵی هەرێمی کوردستانیش بوو لە هەولێر ئەمریکا بوو لە هەرێمی کوردستان ئەویش ئەو قسەی کرد بلاسخاردە قسەی کرد کاگارێز جگە لە ئێستا مەترسیدارەکە دوژبنە مەترسیدارەکە دوژبنە بەهێزەکە ناوخۆیان دەرەوەیە ئەو کەم و کوری و کوڕی و بۆشایی و کە لێنانەی خۆمانە یان دەرەوەیە زانی هەردووچیتی بەڕاستەکەی یعنی هەڵومەرجی دەرەوە لە بەرژەوەندی ئێمە نیە ئێستا بەگشتی و ناو خۆشمان ڕەنگە هەندەشت هەبی ئەگەر بتوانین ڕەنگە هەندەشت لە بەرژەوەندیمان بێ بۆ نمونە یعنی ئێستا زانین مەسەن ئێستا هەرێمی کوردستان ئەرێ بێلایەنین ئێمە لەو شەڕە بەڵام تۆ وەرە قەناعەتی ئێران بینە کە تۆ بێلایەنی وانە تۆ بە ئەمریکای دەڵێ وەڵا ئێمە بێلایەنین بەڵام ئێمە پشتیوانی لە میلەتێکی خۆمانەکەین لە ڕۆژهەڵات وەرە قەناعەتی ئەمریکا بینە کە ئەو هەڵوێستەی تۆی هەبێ نازانی چی دەوێت زانی کاک زانە لەوە زیاتر وەکو باسم کرد تۆ یعنی هەواڵگری یا مخابراتی وڵاتانی نەیار بە هەرێمی کوردستان تۆز لە هەرێمی کوردستان دەکەن ئەزانی بەس هەواڵگری ئێمە خەریکی چیە بڕوان پێ بکەم جارێک بۆ کاقوبات تاڵبانیشم بۆ شاهێدی جێڕاگوتم فلان کەس وای گۆ بەرپرسێکی گەورە یا کەسایەتێکی گەوری ئەمریکا بە منی گوتی هاوپەیمانەکانتان یەکێتیان لە ئەمریکا وەکو بەشێک لە سوپای پاسداران پیشانداوە باشە لە ناوەرێمی کوردستان گوتی هاوپەیمانەکانتان وایم پیشانداوە ناوی نەگوت بەهەرحاڵ ڕەنگە
ڕەنگە قسەکەوابی بڵێن ئەوانیش ڕەنگە لە هاوپەیمانەکانی خۆمان وەکو بەشێک لە ئەمریکا لە شوێنێشتر پیشاندابی یعنی سیرکە تەنانەت ئەو پەیوەندیە هەواڵگریەی لە نێوانی هەرێمی کوردستان و وڵاتانی هاوپەیمانی نێودەوڵەتی هەیە وڵاتانی دەوروبەری هەیە ئەگەر بەشێکی بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆربی بڕواتە بێ بەشەکەی تری بۆ دژایەتی کردنی یەکتر بەکار هاتووە جا ئەو بەحساب بنهێنی پێگوتی بەڵام خۆ لەماوەی ڕابردوودا قونسوڵی هەموو وڵاتان کۆکرانەوە بۆیان باسکردن کە لە هەرێمی کوردستان مەسەڵ نیچێتی کۆپتەری داوە بە ڕۆژاوی کوردستان ئەو شکایەتە نەکرا باشکرا لە مەسەڵەن لە بەرامبەردا ئەوانە گریمان ئەمنەوە ڕۆژۆ پرسیارم لە بەڕێزە کرد میوانی پانۆراما بوو یعنی ئێستا گەرمن ئاسایشی پارتی ئەوەی کە لەژێر دەسەڵاتی پارتیە پێشمەرگەی پارتی زێرەڤانی پارتی لە ئەعلامەکەم ناشرین کەم بە شەیتانی بکەم بیشتێنم بخوانە کرد احترامم بۆ شخصەکانی ناوهێزی پێشمەرگ و هێزانامنیەکان چیم دەست دەکەوێت تێکشکانی ئەمنێتی خۆم نییە بەشێک لە خۆم پێم بڵێ جاری هەر باسی زێرەوانی کرد بۆ زێرەوانی و بەرگری فیدیاکەوتم بۆ یەک ناو نەبێ ئەو چییە بۆ ئەو هەموو هێزە سەر بە وەزارەتی ناوخۆ بێ چیەوە بۆ سەر بە وەزارەتی پێشمەرگە نەبێ یعنی من گوتم نەکەریەچێتی و پارتی هەفتا لە ناو خۆشمان یعنی ئەو هەموو دام و دەستگایە ئەو هەموو دامزگا ئاراستە ناکرێت سەرکردایەتی ناکرێت بە شێوێکی ڕاست و دروست کات ماوە ئەگەر بە فیڕۆ نەدرێ بۆ ئەوەی ئەگەر سوود لەو هەڵانە وەرگین کاکە دوێنێ وەبزانم ئێرە بردومان کراوە خەلا چۆڵان وایە پاریش عربەت لە تورکیا گوتی ئێمەنیا فڕۆکەخانەی کشت و کاڵی عربەت چەندین گەنج لەوێندەر شەهید واتە تۆ یعنی ناتوانێت ئاسمانی خۆت بپارێزی واتە ناتوانێت زەمینی خۆش بەشێکی زۆری خاکت داگیر کرا بپارێزی ئین ناوی بیرکەوە چی بکەم بۆ ئەوی ئەو میلەتە بپارێزم خۆ بێ بیری لێ بکەیتەوە گوتم هەندێک دەوڵەت هەن لەبەرەوەی دەوروبەرەکانی خۆیان سەقامگیری هەیە لەگە وڵاتان دەوروبەری خوان سوپایان نییە چەند وڵاتێکی لە دنیا سوپایان نیە تەنیا پۆلیس دەیپارێزی بەڵام لەگە وڵاتانی دەوروبەر کێشەیان نییە هەرێمی کوردستان من نەزانم نایە کێشەی لەگەڵ ئێران هەبێ لەگەڵ تورکیاوی بەڵام ئەوان کێشیان لەگەڵتەوە هەیە ئەوێ ئەوە لە بەرچاو بگری کەبێ ئامادەکاری بۆوان بوونی هەرێمی کوردستان چەند دۆستایەتیان بکەی چەند دۆستایەتیان بکەی هەر بە مەترسی بۆ سەر ئەم ئاسایشی نەتەوەی خۆیان دەزانن ئێران هەڵوێستی ئێران ئەبێ هەرێمی کوردستان ئەوە بزانێت ئەبێ سەرکردەی حیزبەکان بزانن لایەنە پەیوەندەرەکان بزانن هەڵوێستی ئێرانی پێش شەڕی ئێران و ئەمریکا بەرامبەر بە هەرێمی کوردستان زۆر جیاوازە لە زۆر جیاوازە ئێستاوە زۆر جیاوازترش دەبی لە دوا ڕۆژدا لەبەرێ ئەوش ئەبێ لە بەرچاو بژیرێ دوا سەرنجی کاگارێس واللهی من یعنی ڕەنگە قسەم کردبی ڕەخنەم گربیە ئەو بابەتەرە باس کرد یعنی هەر ئەوە دەزانم لە پەرۆشیمە ئەتوانم بڵێم بێئومێد نیم ئەگەر بە خۆمان دابینەوە بێئومێد نیم ئەگەر هەڵوەستەیەک بکەین یعنی لاپەڕێکی نوێ هەڵدەینەوە بە عەقڵێکی تازە ئێمە لە مێژوشدا هەر وەختێک لاپەڕی نوێمان هەڵدابێت و بیرمان کردبێتەوە توانیمانە یەک ڕێزی بکەین ڕاپەڕین هەردانەوەی لاپەڕەیەکی نوێ بوو بە هاوبەشی بە هاوکاری توانیمان هەست بە بەرپرسیارەتی کرا ڕاپەڕین بە هاوبەشی بکەین ڕژێمی ڕوخان ڕژێمی سەددام بە هاوپەیمانێتی بوو ئیلایەنە سیاسەکانی کوردستان بوو بە بیرکردنەوەی هاوبەش بوو لە بەرژەوەندی گشتی ئێستا ململانەیەکان لەسەر بەرژەوەندی تایبەت و بەرژەوەندی حیزبیە ئەگەر واز لەوە بهێندرێ بە دڵنیایی وە پێتەڵێم ئەتوانین لاپەڕەیەک هەڵدەینەوە ئەتوانین هەرێمی کوردستان لە زۆر لەو هەڕەشانەی لەسەرێتی بپارێزین و ڕەنگە بتوانین گەشەش بە هەرێمی کوردستان بدەین لەسەر هەموو ئاستەکان بەڕێز ئارس عەبدوڵڵا نووسەر و سیاسەتمەدار و فەرماندە و پێشمەرگەی دێرین زۆر سپاس بۆ دەرفەت باو بەرنامەیە بۆ مێژوو بمێنێ ئەگەر لانی کەم وانێ بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانەوە بەرنامە تایبەتەمان پێشکەشکردن باسکردن و ناوەڕۆکی یەک مەلەفی یەک فایلی مەترسیداری هەرێمی کوردستان یان پڕکەم و کوڕی هەرێمی کوردستان یەکێکە لەوانە وێ ڕایبوونی وەکەوەی کاگارێز باسی کرد سەرمایەکی مرۆیی گەورە بەڵام پڕە لە کێشە و کەم و کورتی کە دەتواندرا باشتر خزمەت بکرێ و باشتریش لە خزمەتی بەرگریکردن لە هەرێمی کوردستان بەکاربێنرێت هەوڵە دەین ئێمە ئەمە بکەینە بیرۆکەیەک و هەر جارێک باس لە بابەتێکی هەرێمی کوردستان بکەین کە مەترسی لەسەر نەمانی قەوارە و بەفی ڕۆچوونی ئەو هەموو خەبات و قوربانیدانە هەیە لانی کەم بۆ بە ئاگا هاتنەوە لەگەڵ هاوکارانم ئەو بەرنامە تایبەتەمان پێشکەش کرد لەمە لایەکتان
بەخوای گەورە سپێرین خواتانە.